What's your name? My name is Maria Tusa. Where are you from? I am from How do you spell your family name? M-A-M-I-Q-U. Great. ڕاستی فەربوونی زمان بە هۆر تاکێک زۆر گرنگە تۆ چەند زمان بزانی ئەبی بە ئەو نەکەس و لە هیچ شتێکیشا پێکت ناکەی بەتایبەتی زمانی ئینگلیزی کە زمانێکی جیهانیە و لەگەڵ زمانی عەرەبیش و هەتا چەند زمان بزانی زیاتر بڕۆ متمانەت بە خۆت ئەبێ زیاتر زانیاریەکانت زیاد ئەکەن تۆ ساگەر بتەوێت کۆمەڵێک زانیاری دەربارەی شتێک پێ بکەی زۆربەی ڕیسێرچەکان یا بە زمانی عەرەبی یا بە زمانی ئینگلیزیە باشە ئەتوانیت ئەگەر زمانی عەرەبی و ئینگلیزیەکەت باش بێت سێرچ بکەی و زانیاری زیاتر دەربارەی هەر شتێک کە بتوێ بەدەستی بێنی زۆربەی ئەو خوێندکارانێک هێن بۆ لامان زۆربەی زۆران ئەڵێن کە ئێمە حەزمان لێ بۆ هەر لە مناڵی ویستمانە و خەونی مناڵیمان بۆ کە فێری زمانی ئینگلیزی بین بەڵام دەرفەتی ئەومان بۆ نەڕەخساوە ئەم کۆرسە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی هەوڵی خۆیان بن تواناکانی خۆیان دەربخەن تاوەکو فێری زمانەکە بن و ئەتوانن دوای ئەوەش کە لێرە فێری زمانەکە بن هەم لە بەریتانیاش ئیسفادەی لێ ئەەکەن و ئەتوانن ئەو کارە بکەن لەوێ کە خۆیان حەزیان لێتی بۆ نمونە هەیە لێرە شەهادەیەکی بەدەستێنەوە بەڵام لێرە هیچ ئیشێکی دەست نەکەوتەوە لێوێ ئەتوانێت کە کەمێک فێری زمانەکە بۆ زیاتر پارە بەخۆی بات و ئیشێکی دەست بێت کە خۆی حەزی لێ بێت لە بوارەکەی خۆیان یەکەم شت بۆ فێربوونی هەر زمانێک ئەوەی کە زۆر بڕات بە خۆت هەبێ نەترسی بەتایبەتی لە کاتی قسەکردنە چونکە زۆر کەسەیە شەرم ئەکا لە قسەکردن خۆی زیرەکە بەڵام ناتوانێت شتەکان دەربڕێت ئەمە خۆی کێشەیەکی زۆر گەورەیە و دووەمیش حەز تۆ حەزت لە زمانەکە بێت زووتر فێر ئەبیت هەنێک کەسێک حەزەکە گوێ لە گۆرانی بگرێن هەنێک کەسێک حەزەکە سێری فیلمکە من شخصی خۆم هیچ حەزم لە فیلم نییە زیاتر ئەوەی کە فێری بووم لە ڕێی وەرگێڕانەوە لە ڕێی گوێگرتن لە گۆرانیەوە بۆچی گۆرانیش زۆر حەزم لێتی چونکە کە گوێی لێ ئەگرم بەردەوام دووبارەی ئەەکەمە وشەکان زووتر ئەچێتە مێشکمانەوە ئەریەگرم و هەم بۆ خوێندنەوەی وشەکەش زیاتر ئیسفادەی لێ یەکەم Situation. For example, in the shopping malls or on the street or in the class as you are now. ئەم کارەفترێ من و مامۆستادێرینی هاوڕێم بۆ بەیەکەوە کە بیکەین سەرەتا ویسمان وەکو فێربوونێکی زمان دەست پێ بکەین بەڵام دواتر بەم شازە برەومان پێدا و بۆ ڤیزەی زەواج بۆ بەریتانیا و بۆ کەسانی کە زەواجیان کردو بۆ بەریتانیا ئەیانەیە لە ڕێگەی ئەمەوە گەشت بکەن بۆ ئەوێ ئەوانیان پێ ئەڵێن لە هەمان کاتاوانەکانی فێربوونی زمانی ئینگلیزیش دەڵێنەوانێ لێرە ئەم کۆرسی کە ئێستا بەڕاستی تیابوویت بۆ ئەو کەسانەیە کە زەواجەکەن بۆ بەریتانیا بەڵام کۆرسی ترمان هەیە بەڵێ ئەو بۆ فێربوونی زمانە و بۆ هەر ئاست و تەمەنێک کە بیەوێت فێر بێت ماوەی ساڵێکە خەریکی ئەم ئیشین ئەو ڕۆژانە 3 ڕۆژی هەفتە ئێمە لێرین هەر گروپێک 3 ڕۆژ لە هەفتەیە کلاسی هەیە بەدڵنیایەوە زۆر گرنگە هەر ئافرەتێک ببێتە خاوەن ئیشی خۆی هەر خانمێک بێتە خاوەن ئیشی خۆی لەسەر پێی خۆی بۆستێت و ئەو بۆ ئەو زۆر گرنگە ئەگەر فکرەکەت شتێکی بچووک بێت یاخود شتێکی گەورە بێت تەنها ئەوەندە بەسە بۆ تۆ هەنگاوێک بنیت لە دوای هەنگاوەکان و شتەکان بۆ خۆیان ئاسانە بن من ناڵم هیچ کۆسپ و بربەستێک نایەتۆتە ڕێی ئێمە بەدڵنیایەوە زۆر شت هەبوو و زۆر شتی تریژێت بەڵام ئێمە وەکو کە ئیشێک دەستمان پێکردو ئامادەین لەسەر پێی خۆمان بۆستین و بەرامبەر هەر شتێک بێت کە ڕێتەڕێمان ئێمە کۆرسی ناو کلاسمان هەیە و دەرەوەی کلاسمان هەیە خوێندکارمان هەیە لە دەرەوەی وڵات و لە دەرەوەی کوردستان هەمانە کە ئەوان بە ئۆنلاین کۆرس وەرەگرن هی ئەوان جیا و هی ناو کلاسیش جیازە But my favorite activity is go to shopping. لێرە زۆر مرتاحین مامۆستاکان زۆر بەڕێزن لەگەڵمانە و بەشێکی باش فێرمانەکەن ئاستی ئینگلیزیمان تا حدێ باش بوو بەڵام بە قسەکردن زۆر باش نەبووین بە پێی پێویست بەڵام لە دوای ئەوەی کە کۆرسەکەمان وەرگرت ئێستا بەشەیەکی باشتر قسەکەین زۆر ئاسوودەین چونکە هەمومان وەکو یەک بەشداریەکەین و هەمووشمان ئافرەتین و هیچ کێشەیەکمان نیە مامۆستاکانیش وەکو هاوڕێوان لەگەڵمانە فێربوون زمان بۆ هەموو کەسێک گرنگە چونکە زمان هەموو کات پێویستە ئینسان کە زمانی تریزانی وەکو وایە لە چەند شوێنێکی کە ژیا بێ و بچێتە هەر شوێنێ کێشەی نییە ئەتوانێ مامەڵەی خۆی بکات و مێشکی فراوانتر ئەبێت بەڵێ زۆر پێویستە و هەنێک کاتیش ئەو دەرفەتانەیەتە ڕێ و زۆر گرنگە هەنێک کەس دەرفەتی باشێتە پێشی بەڵام هەنێک کەسێ هیچ دەرفەتێ نایەتە پێشی ئەبێ خۆی زیاتر هەوڵ بات زۆر گرنگە بەڵێ زۆر گرنگە ئەگەر خۆی هەوڵ نایەت ناگات بە هیچ ئامانجێکیش